وا دیارە چیرۆکی حەشتی شەعبی بەم زوانە کۆتایی نایەت. پرسی چەککردن و هەڵوەشاندنەوەی حەشت بۆتە سەرێشەیەکی گەورە بۆ بەغدا. نزیکەی 2 ساڵە دەسەڵاتی سیاسی بەغدا و بەتایبەت خودی سەرۆکوەزیران جێلەوەی هەڵمەتی ئاوەدانکردنەوە و بنیاتنانەوەی ژێرخانی ئابووری و سیاسی و سەربازی عێراقی گرتۆتە بەر، ئاوکات سیاسەتی پەرەپێدانی پەیوەندی دۆستانە و ئاشتیانەی لەگەڵ وڵاتانی عەرەبی و ڕۆژئاوایی و لەم دواییانەشدا ئیدارەی نوێی ترامپ وەک ئەولەویەتی سەرەکی سیاسەتەکانی هەڵبژاردووە. بەڵام سەرۆکوەزیران و بەرەی لایەنگری سەربەخۆی عێراق و دوورکەوتنەوە لە سێبەری دەسەڵاتی تاران گەیشتوونەتە ئەو بڕوایەی کە حەشتی شەعبی لە ڕێگەی دەستوەردانی سەربازی و سیاسیەوە دەرگای بەرەو پێشچوون و گەشەکردنی عێراقی داخستووە و ڕێگانەداتە وڵاتە ئابووری و سیاسەتێکی سەربەخۆ بنیات بنێت. بەرەی ڕۆزگاری عێراق لە دەستی ئێران جەمێکە دەزانن حەشتی شەعبی زۆر بێباکانەوە بە ئارەزووی خۆیان داهاتی سنوور دەبات، قاچاقی دەکات، بە کەیفی خۆی گەندەڵی دەکات، دژبەران و ڕەخنەگرانی پەراوێز دەخات، میلیشیا و گروپی شەڕانی مەترسیدار ڕێک دەخات و هاوکاتیش ڕێککەوتنی ژێربەژێر دەکات. ڕۆژ دوای ڕۆژیش قەبەتر و بەهێزتر و بەرەڵاتر دەبێت. تەنانەت هەندێک گروپی حەشت و لەوانە کەتیبەکانی حیزبوڵڵا، کەتیبەکانی سەید الشوهەدا، نوجابا و ئەنسارۆڵای ئەوفیا بە بەرچاوی سەرۆکوەزیرانەوە و بە فیتی تاران و بە ناوی بەرەی مقاومە هەڕەشە لە بەرژەوەندی ئەمریکا دەکەن و بە ناوی پاڵپشتیکردن لە گەلی فەلەستین و بزوتنەوەی حەماسیش بە موشک و درۆن هێرش دەکەنە سەر ئیسرائیل. بەم کارانەشیان سەرێشەی جددیان بۆ بەغدا دروست کردووە. هەر لەم بارەوە دەمێکە هێرش و هەڕەشەی گروپە چەکدارەکانی حەشتی نزیک لە تاران ئەمریکای بە تەواوەتی تووڕە کردووە. هاوکات بیانووی بۆ هێرشی ئەمریکا و بەتایبەت ئیسرائیلی بۆ سەرە وڵاتە دروست کردووە. هەر لەما ڕاستەیەدا مانگی پێش و سەرۆکوەزیرانی عێراق لەلایەن ئیدارەی نوێی ترامپەوە ئاگادار کرایەوە کە دەبێت بەم نزیکانە حەشت هەڵبوەشێنێتەوە. سودانی لەسەر ئەم پرسە هاوکات لە ژێر گوشاری تاران و واشنتۆندا بوو. تاران دەیویست سودانی ئەم هێزە بەهێزتر بکات، لە بەرامبەریشدا واشنتۆن داوای دەکرد هەڵی بۆشێنێتەوە. بۆیە سودانی بۆ ڕازیکردنی هەردوولا بە ناچاری پەنای بۆ پرسی خانەنشینکردنی حەشت برد. ئەم یاسایە واتە یاسای خانەنشینی فەرماندەکانی حەشتی شەعبی ئەگەرچی بۆ ماوەیەک ناکۆکی خستە ناو ماڵی شیعەکانی نزیک لە ئێران، بەڵام لە ئەنجامدا یاساکە سەری نەگرت و حەشت و گروپەکانی نزیک لە تاران وەک خۆیان مانەوەی حەشت و بەتایبەت گروپەکانی نزیک لە تاران ترامپی بە تەواوەتی تووڕە کرد و ئەمجارە بەرپرسانی ئەمریکا بە فەرمانی ترامپ دەسەڵاتی سیاسی عێراق و بەتایبەت سەرۆکوەزیرانیان ئاگادار کردەوە کە ئەگەر ڕێوشوێنی چەکدانان بەرانبەر بە میلیشیاکان نەگرێتە بەر، ئەمریکا لە ڕێگەی هێرشی ئاسمانیەوە بوردومانیان دەکات و لە نێویان دەبات. هاوکات لەگەڵم هەڕەشەی ترامپ ئەنجومەنی پیرانی ئەمریکاش بڕیارێکی لە ژێر ناونیشانی ئازادکردنی عێراق پەسەند کرد. بە پێی ئەم بڕیارە دەبێت حەشت و بەتایبەت گروپەکانی نزیک لە تاران لە ماوەی 90 ڕۆژدا چەک بکرێن و حەشتیش هەڵبوەشێتەوە. هەڕەشەکانی ئەم جارەی کابینەی ترامپ و ئەنجومەنی پیرانی ئەمریکا لە پێناو چەککردن و هەڵوەشاندنەوەی حەشت دەرفەتێکی زێڕینی بۆ دەسەڵاتی سیاسی بەغدا و بەتایبەت سەرۆکوەزیران ڕەخساندووە کە بە بیانووی پاراستنی وڵات لە هەڕەشەکانی ترامپ و بەواتایەک ڕزگارکردنی عێراق لە هێرشی ئەمریکا و ئیسرائیل پلانی چەککردنی حەشت و بەتایبەت 4 گروپی نزیک لە تاران کە ئەوانیش کەتیبەکانی حیزبوڵڵا، کەتیبەکانی سەید الشوهەدا، نوجەبا و ئەنسارۆڵای ئەوفیان جێبەجێ بکات. هەر لەما ڕاستێشدا کۆبوونەوەی نێوان سودانی و فەرماندەکانی گروپە چەکدارەکانی سەر بە ئێران بە چڕی دەستی پێکرد و سەرۆکوەزیران ڕاشکاوانە ئەو هێزانەی ئاگادار کردوتەوە کە ئەمجارە پرسەکە بە تەواوەتی جددیە و ئەگەر بێت و داواکاری ترامپ قبول نەکرێت بە دڵنیاییەوە هەم ئەوان بە دەردی فەرماندەکانی حیزبوڵڵای لوبنان دەچن و هەمیش دەسەڵاتی سیاسی شیعە لە بەغدا کۆتایی دێت وەک ئەوەی لە دیمەشق کۆتایی هات. دیارە هەڕەشەکانی ئەمجارە کاریگەری بەرچاو و دیاریان هەبوو، چونکە هەردووە بە دوای کۆبوونەوەکە پێگەی عەرەبیا ڕۆژی دووشەممە 7 نیسان بڵاوی کردەوە کە کۆبوونەوەکەی نێوان محەممەد شیع سودانی و فەرماندەکانی گروپە چەکدارەکانی سەر بە ئێران ئەنجامی ئەرێنیان هەبووە و گروپەکان ئامادەن لەسەر داوای ئەمریکا لە عێراق چەکەکانیان ڕادستی حکوومەتی عێراق بکەن.
هەرسەبارەت بەم پرسە ئاژانسی ڕۆیتەرزیش بڵاوی کردەوە دا بەرپرسی عراقی کە نەیانویستووە ناویان ئاشکرا بکرێت ئاشکرایان کردووە. گروپە چەکدارەکانی سەر بە ئێران بۆ ئەوەی خۆیان لە تووڕەیی ئەمریکا و ئیسرائیل بپارێزن ئامادەن چەکەکانیان ڕادستی حکوومەتی عێراق بکەن. بۆ ئەوەیش بارەگا سەرەکیەکانی خۆیان چۆڵ کردووە و بە پێچەوانەی پێشوو بە تەواوەتی نەرمیان نواندووە کە ئامادەن چەکەکانیان ڕادستی حکوومەتی عێراق بکەن. کەواتە دیارە ئەم گروپانە و بە تایبەت چوار گروپە سەرەکیەکەی سەربەتاران واتە کەتیبەکانی حیزبوڵڵا، سەید الشوهەدا، نوجەبا و ئەنسارۆڵڵای ئەوفیا لەبەر چەندین هۆکاری سەرەکی وەک هەڕەشەکانی ترامپ، مەترسی هەمان چارەنووسی فەرماندەکانی حیزبوڵڵای لوبنان و لەوانەش گڵۆپی سەوزی تاران نەرمیەکی تەواویان بۆ ڕادەستکردنی چەک نواندووە. بەڵام سەرەڕای نەرمی نواندنی ئەم گروپانە بۆ ڕادەستکردنی چەکەکانیان ئەوەی کەمێک شارەزای سیاسەتی مەلاکانی تاران و ئایدۆلۆژیای شیعەگەرەی بێت باش دەزانێت. وازێنانی ئەم گروپانە بۆ ماوەیەکی کاتی دەبێت، بەڵکو تا ئەو کاتەی چارەنووسی کۆماری ئیسلامی لە یاری تاران و واشنتۆن یەکلایی نەبێتەوە چیرۆکی حەشت بەم زوانە کۆتایی نایەت و پرسی چەککردن و هەڵوەشاندنەوەش هەروەک سەرێشەیەکی گەورە بۆ بەغدا و دەسەڵاتی سیاسی عێراق دەمێنێتەوە.